بە سەرنجدان لە ڕابردووی کارەکانی کۆمەڵی ئیسلامی چ لە حکوومەت و چ لە پەرلەمان کە بەردەوام کارەکانی لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات دەنگ و متمانەی خۆیان بە لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بدەن. داواش دەکات هەڵوێستەکانی کۆمەڵیان لە یاد بێت کە بەردەوام لە بەرەی خەڵکدا بووە. دەشڵێت زیادبوونی نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق دەبێتە هۆکاری داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان. و ئەو پەیامەی کە لە ڕابردوو هەڵمان گرتووە خەڵک دەستخۆشی لێ کردوین بەبیر خەڵکیان بێنینەوە وە خوازیاریشین ئێمە کە هەم لە پەرلەمانی کوردستان بووین هەم لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەران بووین لە بەغدا ئەو خەڵکە ڕازگۆ بووە لەگەڵ ئەو پەیامە لەگەڵ ئەو دروشمانەی کە خەڵک لەسەر ئەو ئەساسە متمانەی پێکردوین و دەنجیان پێداوین خوازیارین ئەم جارش ئەو خەڵکە متمانە بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بکاتن و لێیان یەقین بێ چەند ژمارەی زیاتر لە کاندیدەکان بنێرن بۆ ئەو شوێنانە قەناعەتم وایە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی زیاتری ئەو خەڵک و میلەت و گەلە دەبن و دەبنە دەنگێکی زوڵاڵ دەبنە سەنگەرێکی پۆڵاین بۆ دەستێنانەوەی مافە خوراوەکانی میلەتی خۆمان. هەڵبژاردن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی خۆی هەیە و زانایانی ئاینی تیشک دەخەنە سەر بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان و داوا دەکەن بە گڕوتینەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن و نوێنەرە ڕاستەقینەکانیان لە کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرن چونکە نوێنەرانی کۆمەڵ خەڵکانی پاک و دیندارن و لە بەرەی گەلدان. دەنگدان چونکی چشتێکی زەروریە و ئەو دەنگدانش شاهیدیە. خوای تەبارەک و تەعالە ئەفەرمی وەلا تەکتوموا الشەهادەتە ئێوە کەتمی شەهادەت مەکەن ومەن یەکتومها فەئینەها ئاسم قەلبوه فەرمی ئێوە کەتم مەکەن شاهیدیە هەر کەسێکیش کەتم بکە یعنی شاهیدیە نەدا قەلبەکەی گوناهکارە و کە شاهیدیشتاندا شاهیدیەکی بەڕاستی بدەن شاهیدی بدەنە ئەو کەسانەی کە شیاون لۆ شاهیدیدانێ کە موسڵمانن کە پاکن دەست پاکن ئینسانی خاوێن و چاکن یعنی ئەو ڕۆکەش لەو زروفەی لەوانە باشتر و چاکتر نابینم یعنی لە کۆمەڵی ئیسلامی لەو کاندیدانە کە خوان هەڵبژاردیە. لە ڕابردوودا زۆرترین نوێنەرانی کورد لە بەغدا لە دوو پارتی دەسەڵاتدار بوون، بەڵام ئەوان تەنها شەڕی بەرژەوەندیە حیزبیەکانی خۆیان کردووە و دەستکەوتەکانی هەرێمی کوردستانیان لە موچە و خاک لە دەست داوە. بۆیە کاتیەوە هاتووە هاوڵاتیانی کوردستان بە دەنگەکانیان سزای دەسەڵات بدەن. هەڵبژاردن دەرفەتێکی زێڕینە کەوا 4 ساڵ جارێک دێتە بەردەمی هاوڵاتیان بۆ ئەوی نوێنەرانێک هەڵبژێرن کەوا لە خەمی دین و ژینی گەلەکەیان دابن و نوێنەرانێک لا بدەن کەوا لە 4 ساڵی ڕابردوودا ناحەقی و گەندەڵیان بەرامبەر کردوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.